بەناوی خوای گەورە و میرەبان بیسەران و بینەران لە هەر جێگایەکان سڵاوی خوای گەورەتان لێبێت. من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایچ پێیام بە خزمەتی ئێوەی عەزیز و خۆشەوی شاد دەبمەوە. ئەمڕۆ لە قەزای بەردەڕەشم بابزانم دۆخ و گوزەرانی هاوڵاتیان لەم قەزایە چۆنە، دۆخی بازار چۆنە، ئایا هاوڵاتیان چەندێک دەتوانن لە ئێستادا بچن بۆ بازار و پێداویستەکانی خۆیان پڕ بکەنەوە، یان ئەو پێداویستانێکی هەیتیان لە بازار بیکڕن. فرۆشیاران و کڕیاران چی دەڵێن؟ ئێوە بیسەر و بینەرمان بن، بەیەکەوە سەرنجی هاوڵاتیانی قەزای بەردەڕەش وەردەگرین، لەگەڵمانە بن. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. بابزانین لە ئێستادا دۆخ و گوزەرانی هاوڵاتیان چۆنە بە تایبەتی لە بەردەڕەش؟ بەڵێ سەرەتا بەخێر بێن بۆ قەزای بەردەڕەش. هیچ گومانی تێدا نییە کە دۆخ و گوزەرانی تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە دۆخێکی نەخوازرا و ناهەمواردایە بە حکمی قەیرانی موچە و نەبوونی موچە و نەهاتنی پارە لە بەغداوە کە بەشی هەرە سەرەکی حکوومەتی هەرێم ئێمە بە خەتاباری دەزانین. قەزای بەردەڕەشیش بە دەرنیە لە هەرێمی کوردستان و خەڵکی ئەم ناوچەیە بەشی هەرە زۆری موچەخۆرە، بەشێکیان ژیانیان لەسەر کار و کاسبیە، بۆیە ئەوانیش لە دۆخێکی نەخوازراودا ژیان دەکەن. من ئەمڕۆ بەیانیەکەی کە هاتم سەردانێکی نێو جلفرۆشەکانم کرد، هەمویان داشکاندنیان لێدا بوو، پرسیارم لێکردن وتم ئەم هەموو داشکاندنە بۆ هێشتا سەرما ماوە، جلەکانتان نوێن هێشتا دوکانتان پڕە لە جل، وتی بازار زۆر کز و لاواز بووە، خەڵک شت ناکڕێ، بۆ ئێمە ناچار بووین داشکاندن بکەین بۆی خەڵک چنە بێ سەردانمان بکات بە نرخێکی کەمتر شتەکان بکڕێتن. باشە، ئێستا کە خۆ دەڵێ دوکاندارەکان داشکانیان کردیا، بێت و بەم شێوازە بەردەوام بێت، پێدوانیە دوکاندارەکانیش تێیدا زەرمەند دەبن؟ گومانی تێدانێ، ینی ئەگەر ئەم دۆخە بەردەوام بێتن، یعنی هەمومان بە یەکەوە زەرەر دەکەین، بە تایبەتی چینی موچەخۆر و ئەو کەسانی کە لە بازار ئیش دەکەن، چونکە ئێمە تاواکەری یەکترین لە ژیانە. یعنی منی موچەخۆر ژیانی من تاواکەری ژیانی ئەو کەسێک کە کاسبی دەکاتن، ئەوش بە هەمان شێوە بۆ من، بۆیە لە کۆتاییەکەی ئەوان زەرری زیاتر دەکەن، چونکە من دوکانێکم نییە دابخەم، کرێ نادەم، ئیجارم لەسەر نییە، ئەو شتانەی کە هێناومە لەسرم نابێتە ماڵ بمێنێتەوە، بۆیە ئەوان زەرری زیاتر دەکەن. هیوادارین ئەم دۆخە چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە، هەرچەندە ئێمە گەشتبینیش نین، چونکە کاربەدەستان و بەرپرسانی ئەم هەرێمەی ئێمە تەنها لە خەمی خۆیان و ژیانی خۆیان و ماڵ و منداڵیاندان. ئەگەر دۆخی خەڵک بزانن کە لە چ دۆخێکدایە و ژیان و گوزەرانی خەڵک هەستی پێ بکەن، دڵنیام لە ماوەی مانگێکدا چارەسەری بۆ دەدۆزنەوە، ئەگەر پارەی ژێر خان و باڵەخانەکان و خۆیان دەربخەن. باشە، ئێستا کە وەکو خۆت دەڵێ دۆخی بازار خراپە، خەڵک کار و کەسابەتی لاواز بووە، بێگومان زۆربەی ماڵەکانیش قوتابیان هەیە، خوێندکاریان هەیە، بەشێکیان کە دەرچووی زانکۆ پەیمانگاکانن کە دوای ئەوەی لە پسپۆڕەکەی خۆیان ناتوانن دامەزرێن یان دەرفەتی کاریان بۆ نەڕخساوە، پێدوانیە دەبنەوە بارگرانی لەسەر ماڵی خۆیان، لەسەر باوکی خۆیان، لەسەر خێزانی خۆیان. لێرەشدا ئەو خوێندکارە دیسان بارگرانیەکە لە بۆ ئەو ماڵی. بێگومان من زۆر لە ناو چینی گەنجانم، دەرچووی زانکۆ پەیمانگا زۆر هاوڕێن نزیکین بە یەکەوە، بڕاتە بێ دەرچووان بینیوە، یعنی دەڵێ من شەرم دەکەم بچمەوە ماڵ نان بخۆم، دەڵێ بۆ دەڵێ چکە من بارگرانیم، یعنی من تا تەمەنی 16 ساڵی دایک و باوکم مەسرەفیان لە من کردووە، من زانکۆم تەواو کردووە، بە حکمی خوێندنم من فێرە هیچ کارێک نەبووم، نەمتوانی بچم لە پیشەسازی کار بکەم، نەهاتوومەتە نێو بازار. ئێستا وەکو بڵێ کورد دەڵێ ئەمە دەستی سپیە، ئەم دەستی سپیە بەهۆی نەبوونی ئیش و کار و کەسابەتەوە، ئێستا شەرم دەکا بچێ لە ماڵ دابنیشێ، ئیتر ئەمە ناچارە لە دەرەوە بێ، ئێکە لە دەرەوە بێ پارەی پێ نییە، ناچارە ینی لە کافتریایەک لەگەڵ هاوڕێکی دابنیشێ، لە شوێنێکتر دابنیشێ، واتە ئەم گەنجە بە ئاقارێکی خراپدا دەڕواگەر پەروەردەیەکی جوان نەکرابێ. بۆیە بەڕاستی نەکتەنها دەرچوانی زانکۆ پەیماگەس، ئێمە قوتابیمان هەیە لە ماڵەوە، ئەوانەی منداڵن، هەموو ئەو منداڵانە کە بەیانیان لە ماڵ دەردەچن پێویستیان بە پارەیە، هێ باشە موچەخۆرێک پارە لەکوێ بێنێ، یعنی ئەو موچەخۆرە پارەی پێ نییە و دەوامیش بەردەوامە. منداڵیش کورد دەڵێ منداڵ خوانە ناسی کەمچک ناسە، یعنی ئەو منداڵی من پارەی لە من دەوێ، من لەکوێ دەهێنم موچە هەیەنی ئەوە کێشەی منە نەکێشەی ئەوە. ڕجامان وایە برادەران بەرپرسان هاوڕێک لەو منەتە بدەن
عالممان دیە بەڕاستی تەولی کرد ئیشەکە ئەو ظروفە ویشەڵە خودە تعالە هاری کار دەبیت ئەوانیش خزمەت دەکەن تەخسیر ناکەن بەس با دنیاە بەبێ کەم و کورتی هەر نابیت و ڕجامانە خودە تعالە ئەمە وانی تەوفیق بکات لە بۆ ئەوی خێر خۆشی ئەو ملەتەیە ئەو ملەتەشی سادەیە داواکردنی يعني أساسيات حياة ضرورياتها كأي إنسان نتانت يعني جێبەجێ نکات ئەو جا ئینشاءالله خودە تعالە سەهل دەکات ئەوان و ئەماش تەوفیقمان دەکات ئەم کارە دەکەین والله الحمدلله 30 ساڵی دەرباز کردی الحمدلله 30 بەڵێ باشە 30 ساڵ ئەم کارە دەکەی قەت بەقەت ئێستا بارودۆخ بازاڕەوە زەعیف بووە والله ئەمە چکە حیسارمان دیت حیسارێ نەوەتەکانمان دیت عینەن بەو ظروفانەدا چیمانە يعني ما شاء الله العراق يعني قديمة لقى ظروفية زحمة وهو بس رجعنا خذ تعالى إن شاء الله تجاوز بك ظروفش تيبر ببيت ورجعنا برايا داران وهو دارين كهاورق لهم لا تبدنا وفرصة شغل لبو جنجان توفير بكان وريوبان خوش بكان ومستشفى هبي لبو كدرناش لنا بردرش حالات ضرورية كإنسان مجبور دبي زي جيب كريت أري والله ودينا شر أو هاي بيبي كم كورتي نابي لبو كاس نابته بحشت بس أبي يعني الشغل بدست أوروك فرصة بأخوي لبو ديار روش يعني بصمي خوي ديار بكاز شين بنجي خوي كأمن ليرة بوم أمن أو إشانم كرد وأمن تخسير من كرد بربرز نابي نالكن عالم ونالكن خدا تعالى تسر فرازي وإن شاء الله تعالى إستا بازار سونا إستا بازار طبعا وشي بارنية نعم بس إن شاء الله خذ تعالى شادكات وإن شاء الله خير للريا أما بأميدني معنا وإن شاء الله تعالى خذ تعالى هاري كاري همو دبيت لما يحبه وأرضاه ورجع من ويا أو برادرانش لو أنا بنكا جوب أنا أقصانا وباشتين قصة كان ولهمي أي مهم ترى كان جيب كان بازار ضعيفة بازار أو أسبوعي باش دبي حتى يستا ضعيفة بلام لموضوع باش دبي لما باش دبي لموضوع چونکە معاشات کە معاش دێت هەفتەی یەکەم هەفتەی وەک ئاوا بازار باش دەبیت بەڵام لە پاش هەنجی بازار دادەبەستەوە يعني ئەگەم موسە بێ بازاری تو باشە نەک بازارێ من هەر هەموو بازارەکەم بەنسبەت منەوە تەواان بازار باش دەبیت باش دەبیت بڵێ ئەگەم موچە نەبی ئەگەر موچە نەبی خەڵکەکەش نانی ناخوات نانی ناخوات پارەکەی بەنان دەدات هەڵ دەگری بۆ شتەشکە پێویستتر چونکە دەزانی معاشەکە 30 ڕۆژ 50 ڕۆژ جارێک معاشێکی دەدرێتە ئەوشانێک کە دێنێرە زیاتر خەڵکی ئێرەن ئەو شارن وەڵە خەڵکی ئێران بە زیاتر بەڵام خەڵکی بیانیش دێن خەڵکی بیانیش دێن بەڵێ دێنێر ئەوانێک کە دێنە دائیرانیان دێنە خەستەخانە و شتانە دێن بەڵێ ساڵی پار و پێرار بازار باشتر نەبوو لێستا وەڵە حتمما ساڵ بە ساڵ خۆزگەم بەپا تەبعان باشتر بوو بەڵێ بەڵام ئینشەڵە ئەو ساڵەکەش ئەبێتە خۆشی ئەبێتە هەرزانی بۆ هەموو لایەک بۆ بسڵوانان بۆ هەموو لایەکمان بازار چۆن ئێستا والله باشە الحەمدولله عیبی نییە بەشێک لە خەڵکی دەڵێن ئێستا بازار خراپە وەکو جاران نییە بە خودی ئێمە مەوسمێ سۆپەوە شتانە باشە عیبی نییە نەکو لە بۆ ئەشیاکردنەوە شتانە گەلە باش نییە لە بۆ ئەشیاکردنی باش نییە بەلێ ساڵی پار و پێرار باشتر بوو طبعا باشتر الان چەند بێ خراپ دەبیت لەبەرسێ هۆکارەکانی چیە والله هاوکار لە هەموو دزان ڕاتبیە بەبێ ئەو شتانەیە ڕات بێ ڕاتبیە کاریگەری هەیە موچەکە دوا دەکەوێت لە فەرقە ئەو وەختێ ڕات بێت ئیش باش دەبیت ماوەکی باش دەبێت دا ڕۆژ ئەزبوعک لە پشتێنگە باش نییە کە دۆلاریش بەرز بۆ کاریگەری نەبوو لەسەر بازار بەلێ بەلێ وڵە گەلک بە قورعان زیاتر بە بازار لەسەر معاشەکەی دەوەستەوە کە معاشەکەی بازاریش دەبێت بەس بە حکومی ئەوەی معاشەکە تاخیر دەوێت و معاشەکە نەبێت بازارەکەش نەبێت ئێستا بۆ بازارتان نییە زیاتر خۆتان بەسی سەرقاڵ دەکەن لێرە بە قورعان هەر مەجبورم خۆ سەرقاکەنە دوکانە جا بە هەر نەوەک بیت ئارە وەڵام جاروبار داشکانیش ناکەن بەڵام هەر خەڵک نایکڕێ قورعان عامەتەن شاکەی منتەقی من لە جێیەکانی تکە باشترە داشکاندنی شێ بە بەردەوام ئەلحەمدولیلا پێویستش بکرێت لە کەنجینەوە بازار ئاوە خراپە بۆ قورعانەوە لەکەی باش بێ هەر خراپە ئارە وەڵام
السلام عليكم مادي نبي صحتك وأحوالك باشي تندرستيت تاشي سلامتي الحمد لله خواتك يلا باشا الحمد لله استاكارو كسابات إيش تسونا والله ضعيفة 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 وش بيش أنا ما بيشان باشو باشتروا استلا برس ضعيفة والله بخود زي لو عالم راتب نية بدي كان كمسن ما بازار نامي بازار كم تدبي ضعيف دبيا باشا تسكاري قريتش لسر خلق دبي لسر خيزان دبي معلومة تساوى راتب جاني إنسان لسا راتب أجر راتب يجنا بيتن معنا إيش هم راتب وستن تساوى هذه خلق بأوي بجي بيدا يستكاني جاني بربكاتوا تيدك يعني مزبور اقتصادي بكم تصدقاتن شي بينا كريتن باش الشامبانا دبنا برقرس كردن يعني خلشي ديك قرص تساوى معلومة أنا بخوم حاليا هندا قردارم بخوم حاليا إيجاري خاني أوركا إيجاري خاني معاذر ودايتم يعني كريتي شي كريتي ما تصالة كريتي والله حرب بخوم خاني من نبيه بحياتي هر نبيه خاني مني أنا سم دالتي والله هج من دالم هج من دالم هي شام بجنو هاي كش سي كوري بيجنم هي صار كوري بيجنم هي ولا قصي شيشان باشا يا ربي 8 دريج بي كرة كانت 8 سنة والله مدرسان خلاص كرديا هاي والله يعني زعما كان تاو كرديا مدرسان خلاص كرديا محد كليان خلاص كرديا استعمال خليشي انت سكار والله شان معذرة جورا كمان جمالو هنا زودا بيتوا واني كاش لقر من لما دانشتينا بيشن لما يعني كارو كسابتك نيا خوان في وسرقه دايني جار بازار كشان دينا كلمه ليراوي شان خرجي كمبيوتريات بيشتغالي مدكم ساعه مدكاغاني تيش كان يعني درسي باش الكمبيوتر ولا قلتو كاردا لا من كاردا كارينيا نا باش انا بردرش كارنيا يعني بخوان ضعيفه كار ضعيفه نيه كارنيا يك دوانه شان وقت شون لهولي إيشان كرد أو شكاج لهولي جنما وازن لينا يعني خلق بيو كارب كسابت كده باش كم سنة هولير والله ما تزيد كنية ما هولي راي تزيد كنية أي شيء اللي سمعت عنه بخارج شيء اللي سمعت عنه شو يعني كرت شو كان ولا كينيو بازار بوشي واز خرافة خداي بازار بخود بعام ضعيفة اللي برضه شيء جانية وشيء باجرانية باجرة ما باجرة إيش كسكا يعني وشي بلاي باجر شوهانية بلاي إيش كي زور بيتنا قا سلاني بيشوتر باشترنا بكار معلوم فرق تساوت سن شتا بيتن الآن كجيان بزعم تركتي وشي بيش أنا مع جيانا كا يعني وشي بلاي ما الحمص شيء دويتن بيشتر مثلا بيش هجا مثلا شيء كم تما قناعات زيادة بيدات الآن كتسندي هاد بقناعات نهاية قناعتنا ما زارم بكم قناعات عالم قناعتي أبو بيشتر الآن قناعتنا ما باش دبي إن شاء الله إن شاء الله باش دبي وزعتان سونا الحمد لله بازار سكوت باشا خرافة زياد به باشا بله الحمد لله باش يا ربي باش بيخلق دني بازار خرافة شو بلايني اقولنا شكر بدني خرافة وش ولا دكان دار كان جنوا كوزاران بازار نية باش اقا ما عجبي باش خرابني الحمد لله يعني أجا متسبي بازار باشترا طبعا باش دبي بليها بليها أجا متسني متسني بازارك كزدبي بليها بليها زور باشا دقلا متسيش تيجي كهو كارا بو أويكا بازار تو باشتر بيه خلق زياتر بيه بون من الجل برق بكري والله عادة منطقي ما خلق يعني برين فلاحتي وشتانا خاصة هاوينان اگر معاش هبي نبي خلق تي اشياء ذكرتن هندبا تماي معاش كينيا قبل تا معاش بي اشياء بكرتن بس استانا يعني خلق هبرين السماعش كي راوستا شو كرو كاسب منطقي ما كبزستانان بس هاوينان خلق لا بر فلاحتي وشتانا خلق بقي معاش نيجر تاخيرج بيش كخلق هي لو خويش دكا يعني بازاري جلوبرق ليرا بقشتي لبردرش هاوينان باشترا والله هر شو وقت كبيتن هاوينان بزستانا مي باشا خراب نيا اگر بارها بخلق باري هبي بلا زور باشا الحمد لله يعني بازارك اگر معاش بي خراب نيا باشا بازار سونا والله لو بري خرافية خرافة أهلي لبرتي خرافة والله هي بخوي ديارها بيجي خلق ديارها دبيني دوم سي مانگ صار مانگ زارك معاش دابش بكريتن نتيجي بازار هراوا دبيتن باشا اگر بازار يعني بازاري تو اوكاتا باشا كمتسبي بالتأكيد اوكاتي كمتسدد تار راديك بازار بجانو بخودا بينيتن والله مستا قناعتك يعني لو بري خرافية
باشە بۆ موچەنیە وڵی دەبێ ئەو پرسە ئاراستەی حکومەتی بکەین گەنجێکی وڵاتە چۆن دەڕوانی یعنی هۆکارەکانی لە چی دەبینیەوە وڵی خۆی دیارە فەشەلی ئەم حکوومەتەیە وای کردووە ئیدارەی نەتوانین ئیدارەی ئەم وڵاتە بەڕێوە بن دەبینی لاەنە سیاسیەکان هاتاوەکو ئێستا نەگەیشتینەتە ئەو ئاستەی کە حەز بە بەرپرسیارەتی بکەن ژێویژیان ئەم خەڵکەیە باشتر بکەن هەر خۆ قەڵەوکردن و هەر خۆ زلکردنن دەبینی لە نێو حیزبە گەورەکانیان دەبینین نەو حیزبەکان هەر کەسەکان دەوڵەمەند دەبن و کەسەوەسەتەکان شار فەقیری دەبین پێدوانی خەڵکەکەیە پارەی ڕۆژانەی پێداوی ناکرێت پارەی ڕۆژانە بەدەست نایەنێ بۆ ئەوەی پێداویستی ماڵ و منداڵی خۆی پڕ بکاتەوە بە تاکید یعنی من بە حکومەوی لە دوکان هەموو شتێک بە چای خۆمان نبینی قەنەعات کە کەس هاتووتە دوکان پێلاوەکەی لە پێدڕاوە وتی والله گوتی پارەی ئەو پێلاوم نییە بچم بیدورمەوە نەک بیکڕم بچم بیدورمەوە پارەی دوورینەوەی نەبووە تاوەکو لەخوا دەری نەکاتێنەمە پێلاوێکمە پێدا و کردوێتی پێ ینی پارەی دوورینەوە پێلاوی نەبووە ئەو پێلاوی کە دامانێتە پێلاو خۆی لێرە فڕەداوە یعنی کەلکی خۆ ئەوەشی نەما بوو کە بیدورێتەوە وتی پارەی ئەوشم نییە باشە لە قەزای بەردەڕەش کار و کەسابەت کەمە بە تاکید بخۆی کار و کەسابەت چون پادەوێت کە پارە بێتن پارە بێتن کار و کەسابەتی دەبێتن بەڵام کە پارە نەبوو خۆی هەموو لە خۆی سەرچاوەکەی کار و کەسابەتی لەسەر دەمێنێتەوە لە پارە دەمێنێتەوە گە پارە بێتن کار و کەسابەتی دەبێتن بەڵام کە نەبێتن ئەوش بەڕاستی بەداخەوە ساڵانی ڕابردوو بازار باشتر نەبوو ئێستا بە تاکید ئاها قسەیشی خۆمانەیە دەڵێ ساڵ خۆزگەم بە پار بەڕاستی ینی بەداخۆ پارەکە باشتر بوو لەم ساڵ پێرار باشتر بوو لە پار من تاکید و ساڵی بێتش خراپتر دەبیتن هەچەندە ئینسان دەبیت گەشتبین بیت بەڵام لە ئاسی ئەم حکومەتە و لەم وڵاتە گەشتبینی ینی بەدینایەت وڵاتیسان دەبی واقعی بینیش بیوەنە واقع بین بی ئەکید والله بازار الحمد لله استقلك باشا بيش اري والله تي واكدوك بازار باش بي والله الحمد لله شكر راتبات مسك بازارك كراوه باز بيان استا هذيك متدواك راتب دواك والله طبعا بازار ناخوش دبيتن ناخوش اري والله استاكا بونمنا خلق موتەکەی خۆی وەردەگری دێ لە بازار سەرفی دەکا بەڵام ئەگەر نەیبێت دەستی پێوە دەگرێت اري والله طبعا پارەکە سەرف ناکات باشە خەڵک لێرە دێ بە قەرز ئەو پێداویستانەی خۆی دەباتن لێرە زۆر هەیە بەێ زۆر هەیە بەێ زۆر هەیە داوای قەرزی دەکا کە موچەکە شوەگردێ قەردەکەی دەداتەوە بەێ زۆر بەیان بەێ باشە کە بازار نەبی جەنابەت بێتاقەت ناوی بەرێ والله ئەرێ والله ئەگە بازار خۆش بێ و خەڵک بازار خۆش ماشاءالله بكيف دبي خوش دبي والله السلام عليكم عليكم السلام ورحمة الله وبركاته باش نحوالتان سرسان بريس عزيزي بابزانم لكيكوا ام كار دكي لسالي سند ودست بكارو كسابت كرديان والله تقريبا وستي 2016 تقريبا ودا صالة يا عز الصالة استا بازار توناك بخدي بازار بعام ضعيفة اري والله شو تقوي كرديا هو كارا سبب لبوي بازار ضعيف والله اي براتبيه او بموتشيه براتبيه اري والله تندك بونمنا بازار باجني ايوه بيخلق دبن بيتاقد دبن بخدي زستانان بعام شكبتك زعيب دبيتن زستانان هاوينان شول باشتري راستي بس او براتبيه او بمعاشيه وحكومه راتب موظف نادت يشكا همي بيك وقريدريا او مساله اگر متسبي بازار باش دبي بالتاكيد زور فرق دك راستي اري والله زۆر باشە پێدوانی بەشێک لە خەڵکیش ئەو پارەی کە هیتیان دەستی پێوە دەگرن دەڵێن نەخۆ موچە زیاتر دواکەوێت موچەنێت پێدوانی خەڵکەکە دەستی بە پارەکەیەوە گرتووە بەێ والله ئەوەش دەور خۆی هەیە یعنی خەڵکەکە وچی پێشان نییە پێشان معاشەبی یعنی منەتی بە هەندێ نەبی ڕاتب دەهات مەصرف خۆی دەکردهی ماڵغرادی دەکڕی ئەوە ئێستا سەد فکر دەکات ئەو حکومەت معاش نادات یعنی سەمبەری من دەکە بەری 10 ڕۆژە داوای قردم لە برادەرە کردەوە تقریبا 8 مانگە بە قسەی خۆی یعنی حزبیەش بلا بلین داوام دەکاتنەوە گوتی ئەوە 3 مانگونی و معاشەوە نەگرتیە ئەو جەمەنی قەرداریش کرد گوتی بەس پارە وەرگرم ئینشەڵا پارە دەدەمەوە ئەو جاوت
يعني قالك نفر أو هذا لين يعني خەڵکەکە قەرزاری ئێوەیە قەرداری گۆیە بەڵام چاوەڕێ دەکات تاوەکو موچەکەی بێ ئینجا قەردەکەی تووداتەوە بالضبط أري والله يعني شغلك بيك وقريد ريايا اگر راتب بيت طبعا حركة كفت يعني شو لي حركة كفت السوق شول دبتوا فرق دكا زور يستا حركي هي راسي همي اعتماد لسر معميل دكات همي مشتريه تلفون دكات او يعني معميل دوري خوي هي اجنا بعام شول ضعيفه صالاني رابردو چۆن بوو باخذ بمن فرقين يعني وشيك بو يعني اوصال وباركه ويعني وشيكه حركة بشك ضعيفة لبازار راستي بابزانم بازار كوا باش ئێستا بەخۆ بازار باشە عیبی نییە ئەکەن جینەوە باش بووە بەخوا دوو ڕۆژە سێ ڕۆژە ئارێ وەڵا لەبەر ینی هۆکارت چییە باش بەخۆی هۆکاریەوەی ڕاتبە ئارێ بەخۆی ئەگەر ڕاتب بێ باشە بەڵێ ئەگەر ڕاتب نییە ناوەڵە خراپە ینی خەڵک ئەگەر ڕاتب نییە نانیش ناکڕی ئارێ بەخۆی چاوەڕێی ڕاتبی دەکات ئارێ ڕاتب نێ زۆر خراپە ڕاتب بێ باشە ئارێ وەڵا باش ئەگەر ئێوە بەردەوام کڕیارتان هەبی خوڵقتان خۆشتر نییە طبعا خۆشتر ئارێ بەخوا باشە چەند ساڵە ژوا بوو بۆ شێوازە بوو ناوەڵا زۆر خراپ بوو ئەو تقریبا ماوەکە باش بیە ئارێ وەڵا ئەگەنا زۆر خراپ بوو ئارێ وەڵا زۆر خراپ بوو بەخوای بازار چیت بڵێمێ ڕۆژێک باشە و ڕۆژێک باش نییە و هەرێ چ شتێک وەی کە دێکە بازار باش نەبی خراپ بی والله مانگۆ دەزانم لەم باشە دەزانم ڕاتب نییە ئەگەر ڕاتب هەبی طبعا شەکە بڕێک باشە دەبیت جگە لە موچە جگە لە ڕاتب چ شتەشکاوە دەکا کە بازار باش بی چاک بی بەخوای نزانم چ بڵێم ناوانی ئەگەر گەنجەکان لە بەتایبەتی لە بەردەڕەش تۆ خەڵکی ئێرەی ئەگەر خەڵک لێرە کاری هەبی بتوانێت کار بکە دەرفەتی کار هەبی دێ پارەکەی لە بازار سەرف دەکاتەوە فەرقەتی بابزانم دۆخی بازار چۆنە والله بازار عام ضعيفة لقى موتشا بدريت بازار باشا بس لقى موتشا ندري بازار نيح بجي جياني خلق عمله سم موتشا عمله سم موتشا موتشا بدن بازار دبتو بس لقى موتشا نبي بازار نية ضعيفة عام او سما موتشا داك دواك وقتيا بازار نية وسطاوي هيج قرده پێدوانی ئەگەر لەو سنوورە دەرفەتی کار هەبی خەڵک بتوانێت بۆ نمونە کۆمپانیا هەبی معمەل هەبی خەڵک لێرە بچی کار بکاتن دەتوانی ئەو پارەی کە لەوێ بەدەستی دێن بێ لە بازار سەرفی بکە كومبانيا هي اللي بس او عامله كان شغل لكن عم بيانينا يا منطقه بردرشينينا بردرشينينا منطقه بردرش عامله كان ببعد ليري شغل بكان بجي حركه باشتر دبي سوق دبتو بازار باشتر دبي والله لاواز المنطقه ما قال لك راتبيا مشان لسه حكومه العراق يعني جيش العراق دوم كان موظف ليري فرمانبري يرينا مشان باشتر بزيره وسما مشد واكوتي بازار باجني عام ضعيفه باشە کە بازار زعیڤی چ کاریگەریش لەسەرەتوو هەیە لە ڕووی دەرونیەوە چەندێک نامۆرتاحی کارەگەری لە سەعمۆی هەموو مەڕبوتە پێکەوە منیش بەگە بازار نەبی بازار موچە نەبی بازارە منیش نابیت ئەمنیش پێوە ناسم مەسەن ئیجارە خۆ بدەم ئەقێ کارە بێ بدەی مۆلیدەی بدەی هەموو مەڕبوتە پێکەوە زۆر باشە پێدوانی بەشێک لەو خەڵکەی کە پارەشی هەیە دەستی بە پارەوە گرتووە سەرفی ناکاتن ئەوێ مەسن موچەیە ئەوەڵ گرتیەوە سێ ماگەناتی ئەنێ موچەشی وەلگرتیە سەرف ناکات عسب دەکەڵ و مانجێ بێت تاخیرتر دەبێ و ڕەمەزان لە پێشمانە عید لە پێشمانە پارەکەی وەلیش گەری سەرف ناکە دەست پێ دەگریت دۆخی بازار چۆن ئێستا وەلا بازار لاوازە کزە بازار نییە مە کا بازار قەیرانە سێ مانگ جارێک ڕاتب کا بازار نییە مامە باشە کە دەڵێ موچە کاریگەری هەیە وایە جگە لە موچە چ شتێک دەتوانێت دۆخی بازار باش بکە ینی خەڵک بتوانێت بێ لە بازار پارە سەرف بکات بەس خەڵک بێ بازار پارە سەرف بکە نۆهەت ڕۆژ جارێک چ پارە سەرف بکە وشی پارە نەبی بۆ نمونە لە قەزای بەردەڕەش ئەگەر کۆمپانیای زیاتر بۆ خەڵک دابدرێ خەڵک بتوانێت گەنج بتوانێت بچێ کار بکە کا کۆمپانی چ دادەنێن مەبەستم وێ ئەگەر لەو قەزایە کۆمپانیا دابدرێ گەنجەکان بچن کار بکەن پێدوانی بازار باشتر دەبی مامە گەنجی منتەقێمە ناین هەموو دەسم بەگلادیشی دەینن ئارە وڵا بەگلادیشی دەین بەگلادیشی دوێ بە دووە ڕقی ئیش دەکە گەنجیمە بە دووە ڕقی ئیش ناکە
ناوەڵە ڕەنگە بۆ گەنجیمە دەرنهێنێ ناوەڵە دەرناینی لە بە ئیجار و مەسرەف و چی دەردەین هیچ دەرناینی ئارێ وەڵە کەمتریش دەکەن کەواتە پێویستە دەرفەتی زیاتر بۆ کوردەکەی خۆمان بۆ خەڵکی خۆمان بۆ گەنجی خۆمان بڕەخسێت کار بکەن ئارێ وەڵە دەبی لۆ کوردێمەبی باشترە گەنج کا ئیشکا بازار عالم هەموو دەچی دەرەوەی وڵات پێدوانی خەڵک ئێستا کە موچەنی وەکو خۆ دەڵی دوواکەوتووە پارەی نییە بێ سەرفکە بێزار بووە عالم لە ژیانی خۆ بێزار بوو کا بازار کا شۆل هەموو دەچن لە دەریای ئیجە دەخنچێن ئارێ وەڵە هەموو دەچن لێرێ دەخنچێن چارەسەر چییە چالەسەر ئەوەیە لە 25 مانجێ موچە بێ هەتا 5 مانجی هیچ دایرەک نەمینێ پارە ئەوە هیچی دیژ نییە بازار هیچ عیبی نییە ئێستا من قاردێم دەفتەرێ دکانێت چەیکە 22 ملیۆن قاردم لەکن عالەمەیە خەڵک با 22 میلیۆن پارەت قەدارەکەت بۆ نونە تەماتە و سەوز لە تەماتە و سەوزە کەسیش پارەی ناداتەوە هەموو شۆل بیتە قەرد و فەردە ئارێ هیچی دی لە گۆڕێ نییە مامەجان بابزانم دۆخ و گوزەرانی وڵاتیان لە بەردەڕەش چۆنا واللهی وەکو دۆخی گوزەران خەڵک لە دۆخیشی خراپدا دەژی لەبەر ئەوەی موچە دوا دەکەوێ هەندێک جار بۆ 2 مانگ هەندێک جار بۆ 3 مانگ دوا دەکەوێ دوای ئەوەش بازار جوولەی کەمە ینی دەبینی کزە دەرفەتی کاریش لێرە زۆر کەمە ینی گەنج شتێک نیە خۆی پێوە مەشغوڵ بکات شان دەبینین گەنجەکان لە کافتریاکان دەمێننەوە یانیش خەریشی یاری تۆپێن یانیش خەریشی یاری ئەلکترۆنین بەگشتی لێرە دەرفەتی کار زۆر کەمە دەرفەتی کار لێرە کەمە بەگشتی زۆر کەمە بەگشتی ینی دەبینی گەنجەکان شتیشی ئاوایان دەست ناکەوێ ینی بەردەڕەش لەبەر ئەوەی شارۆزکەیە ئەگەر بەراوردی بکەی بە پارێزگەیەک بێگومان ژمارەی دانیشتوانی کەمترە واروها ژماری کۆمپانیا و شتیش لێرە کەمە ئەوە یەک خەڵک بەشێکیان خۆیان بە کشتتوکاڵ خەریک دەکەن بەشەکەی تریش دوکاندارن بەڵام دوکاندارەکانیش گەلەی ئەویان هەیە بۆ نمونە کرێی کارەبای مۆلیدەیە کرێی کارەبای گشتیە و هەروەها جوولەی بازار کە کزە بەهۆی نهاتنی موچەوە وای کردووە کە بازار بەگشتی زۆر کز بێ دەبینین بەشێک لە گەنجانی بەردەڕەش دەڵێن ئێمە بۆ ئەوەی کار بکەین بۆ ئەوەی 2 دینار پیدا بکەین دەبی بچین بۆ شارەکانی دیکە بە نمونە هەولێر دەبی لە هەولێر کار بکەین بۆ ئەوەی داهاتێک بۆ خۆمان بەدەست بێنین باشە ئەو گەنجانەی کە وەکو خۆت گوتت کە نەتوانن با بڵێن بچنە هەولێر یان بچنە شارەکانی دیکە هەر بە کافتریا و بە یاری ئەلکترۆنیەکان سەرقاڵن زین چۆنە کاکی برام ینی بە نمونە ئێستا گەنجێک دەوێت بچێت لە هەولێر ئیش بکات بڕوا بکە ئەگەر 500,000 لە هەولێر ئیش بکات وەک ئەوە لێرە 200,000 ئیش بکات هێشتا باشترە 200,000ەکەی ئێرە لەبەر ئەوەی بەشێکی پارەکەی بۆ ڕێگەی هاتوچۆیە و زۆربەی ئەوشانەی کە لە هەولێریش دەیکەن شوێنی مانەوە نییە کە دەچێت شوقەیەک دەگرێت یاخۆ شوێنێک دەگرێت ینی نیوەی پارەکەی هەر بۆ ڕێگەی هاتوچۆ بۆ شوقە و خواردن و نانی بەیانیان و ئەم سەر و ئەو سەر دەڕوات کەواتە دیسان هەر بۆ خۆی لێرە ئیش بکات باشترە ینی گرنگترین شت لێرە گەنج دەبێت بۆ خۆی وەبەرهێن بێت دەبێت بۆ خۆی بیرۆکەیەک ببینێتەوە کار لەسەر بیرۆکەکەی بکات یعنی گەر دنیاە بە نمونە فەشەلیشی لە بیرۆکەکەی هێنا دەبێت برەو بە بیرۆکێشی دیکە بدات کار لەسەر بیرۆکێشی دیکە بکات دەبێت خۆی ینی لەسەر پێخۆی بوەستێت بتوانێت خۆی بەڕێوە ببات ڕاستی ئەمەش زەحمەتە بۆ گەنج بە تایبەت ئێستا لێرە ئێمە خەریجمان زۆرە ئەنی بەردەڕەش کێشێکی دیکە هەیە زۆرترین مامۆستای وانەبێش لە سنووری بەردەڕەشە زۆرترین مامۆستای وانەبێش لە سنووری بەردەڕەشە این تەماشا قوتابخانەکان دەکەین سیر بکە ینی قوتابخانەیە 175 180 ینی مامۆستای وانەبێش بەڕێوی دەبات ئێکاکە ئەگەر بێت ئەم مامۆستایانش بکرێن بەگرێ بەست یاخود دامەزرێن بازار جوولەی تێدەکەوێت یاخود ئەگەر چەند کۆمپانیایەک هەبێ بتوان بێن لێرە بزنس بکەن پرۆژەکانی خۆیان لێرە بکەنەوە گەنج بخەنە سەرکار ئەو جوڵەیە ینی وەک جوڵێشی باش دەبێت گەنج دەتوانێت خۆی کاتەکانی پڕ بکاتەوە خۆی بە کافتریاوە سەرقاڵ ناکات لە تاوان دوور دەبێت لە خراپە دوور دەبێت ئەمان وا دەکەن کە گەنج چاڵاکتر بێت واروە گەنج بتوانێت لەسەر پێی خۆی بوەستێت بەراورد بەوەی کەوەی ئێستا کە ڕوو دەدات و کە بوونی هەیە دەبینین بەشی هەرە زۆری بازار ینی چۆڵە و کزە و وەکو پێم وتی دوکاندارەکانی ببوورە پێ دوانێ بەشێک لەو مامۆستانی کەوانە بێژن و خۆت دەڵێ بۆ ئەوەی کابرا بژیت ژێوێک ژیان بۆ خۆی پەیدا بکاتن ناچارە بە دوای کاری دووەمدا بگەڕێت کاتێک کە بە دوای کاری دووەمدا دەگەڕێت ئەو گەنجەی کە بۆ نمونەوانە بێژ نییە یان کاری یەکەمی نییە لێرەشدا ئەوش بێبەش دەبێت لە کاتێکدا مامۆستایەکە وانە بێژەکە بە دوای کاری دووەمدا دەگەڕێت ئێستا گەر سیر بکە ینی مامۆستایان بەگشتی دوو کار دەکەن ینی ئێستا بنمونە ئەمە مامۆستایە ئەمە ئێستا لەم بازارە کە خەریشی پارە گۆڕینەوەی مامۆستایە
مامۆستا هەیە برادەرمە لەناو بازار خەریشی فرۆشتنی کەلوپەلی سەتەلایت و هەروها ئەمێرە ناوخۆیەکان مامۆستا هەیە بۆ خۆی خەریشی ئیشی تاکسیە یعنی بەگشتی ئەگەر تۆ بتەوێت مامۆستای وانە بێژبی لە ماڵەوە بتەوێت ماڵێک بەڕێوە ببەی بەڕاستی ناکرێت لەبەر ئەوەی موچەکەی تۆ 2 مانگ جارێک 3 مانگ جارێک کە دێت کاکە تۆ بنمونە ئەگەر کرێدار بێ کرێی خانوود لەسرە مەصروفی ماڵ کاکە تەماشای بازار دەکەی بنمونە کەلوپەلی خواردن گرانن ینی بەڕاستی زەحمەتە لەبەر ئەوە بەڵێ بەگشتی بەشێشی سۆریان دوو کار دەکەن بۆ ئەوی بژێوی ژیانیان دابین بکەن بەڵایزان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانینی بەشی لە وڵاتیانی قەزای بەردەڕەش بوو لەسەر دۆخ و گوزەرانی هاوڵاتیان بەداخۆ لە ئێستادا هاوڵاتیان لە گوزەرانێکی خراپدان بە بارودۆخێکی خراپدا گوزەر دەکەن خەڵک چاوەڕێ دەکات موچەکەی لە کات و ساتی خۆی پێ بدرێ بۆ ئەوەی بێتە بازار ئەو پێداویستیانەی خۆی پڕ بکاتەوە بەڵام لە ئێستادا بازار بە شێوەیەکی زۆر کەس بووە لاواز بووە لەولا شەوە دەبینین گەنجان دەرفەتی کاریان بۆ نەڕەخساوە بە ئاسانی ناتوانن کار بکەن بە تایبەتی ئەو گەنجانی کە لە بەردەڕەشن دەڵێن ئێمە بۆ کار و کەسابەت دەبێ بچین بۆ هەولێر یان بۆ شارەکانی دیکە تاوەکو بژێوی ژیانی خۆمان دابین بکەین تا پرۆگرامێکی دیکە وتان بەخوای گەورە دەسپێرمە شاد و کامەران بن خواتان لەگەڵ